پیاوێکی نەیجیری هاوسەرگیری لەگەڵ 107 ژن دەکات و دەڵێت ئەوە نیعمەتێکە و لەلایەن خۆوە پێبەخشراوە. محەممەد ئەبوبەکر یەکێکە لە پیاوە مشتومڕاویەکانی نەیجیریا. ئەو ئێستا تەمەنی 92 ساڵە و هاوسەرگیری لەگەڵ 107 ژن کردووە. تا ئێستا 97 ژنی لەگەڵ ماوە و 10 ژنیشیان لێی جیابوونەتەوە. ناوبانگی ئەم پیاوە لە ساڵی 2008 بڵاو بووە کاتێک بەڵگەنامەکان ئاشکرایان کرد کە 86 ژن و 125 منداڵی هەیە. محەممەد لەلایەن پیاوانی ئاینیەوە تۆمەتبار کرا بەوەی پێشێلی یاساکانی ئاینی ئیسلامی کردووە و ئەو هەموو ژنەی هێناوە. بۆیە لە دادگا سکاڵای لەسەر تۆمار کرا و ناچار کرا کە لە ژنەکانی جیا ببێتەوە و تەنها 4 ژنی لەگەڵ بمێنێتەوە. بەڵام ئەو داواکەی دادگای ڕەت کردەوە وتی ئەمە نیعمەتێکە و لەلایەن خۆوە پێبەخشراوە. ئەو دەستگیر کرا و دوای چەند ڕۆژێک لە بەندکردنی ناچار لەلایەن دادگای ئەو وڵاتەوە ئازاد کرا. سەرەڕای هەڕەشەی دادگا لە محەممەد ئەبوبەکر بەڵام بایەخی پێنەدا و لە ژنهێنان بەردەوام بوو تا ئەو کاتەی ژمارەی هاوسەرەکانی بوون بە 107 هاوسەر. سەیر و سەمەرەی ئەم پیاوە لەوەدایە کە کار ناکات و ژنەکانیشی کار ناکەن و هاوسەکانیشیان دەڵێن نازانین ئەم پیاوە چۆن دەتوانێت خەرجی ئەو هەموو ژن و منداڵە دابین بکات. ئاژانسی هەواڵی BBC بڵاوی کردەوە لا لێکۆڵینەوەکانیاندا بۆ ژیانی ئەم پیاوە بۆیان دەرکەوتووە کە منداڵەکانی دەنێرێت بۆ سوالکردن و لەو ڕێەوە خەرجی هاوسەر و منداڵەکانی دابین دەکات. محەممەد ئەبوبەکر ئامۆژگاری پیاوان دەکات کە وەک ئەو نەکەن چونکە ئەستەما کۆنتترۆڵی ئەو هەموو ژن و منداڵە بکرێت.